لە زنجیرە باسەکانی دروستبوونی بوونەوەردا گەشتینە ئەوەی کە خۆی گەورە بەدەستەکانی خۆی ئادەمی دروست کرد کە کۆتا دروستکراوە بوو و بوو بە یەکەم مرۆڤ و یەکەم پێغەمبەریش لەسەر زەویدا و بۆ لەمە دووە بە پشتیوانی خۆی گەورە لە کۆمەڵە ڤیدیۆیەکدا باسی ژیانی پێغەمبەران دەکەین لە یەکەم مەڵقەشدا باسی ژیانی ئادەم دەکەین سەلامی خوای لەسەر بێت بۆیە بۆ ئاگاداربوون لە هەموو بابەتەکانمان سەبسکرایبی چەناڵی بیزانە بکەن و ڕاو بۆ چوون و تێبینیەکانتان لە کۆمنت بنووسن دوای ئەوەی فریشتەکان چنگە خۆڵی سەر زەویان برد بۆ خۆی گەورە کە هەموو پێکاتەکانی زەوی تێدا بوو و خۆی گەورەش بەدەستەکانی خۆی ئادەمی دروست کرد پاشان بە چەند قۆناغێکدا بردی و لە کۆتاییدا کردی بە بوونەوەرێکی تاو بەڵام چل شەو بەبێ ڕۆحداینە ئادەم سەلامی خۆی لەسەر بێت باڵای 6 زیراع بوو کە بە نزیکەی 30 مەتر دەکات لە ماوەیە چل شەوەدا کاتێک فریشتەکان بەلایدا دەڕۆشتن لێ دەترسان بەڵام ئەوەی کە زۆر لێ دەدرسا ئیبلیس بوو لەوە دەترسا کە خوای گەورە فەزلی ئادەم بدات بەسەر ئەودا بەردەوام لێ نزیک دەبووە و لە دەمیەوە دەچووە ناوە لە پشتیوەدا دەرەوە بەردەوام لە بەرخۆی و قسەی لەگەڵدا دەکرد پێی ئەوت ئەزانم بۆ شتە دروستکراوی بەڵام ئەگەر من بەسەر تا سەرکەوم ئەوە لە ناوت دەبم ئەگەر تۆش بەسەرما سەرکەوی ئەوە بێفەرمانی دەکەم پاشان خۆی گەورە ڕۆحی کرد بە بریدا و فەرمانی بە ئیبلیس و هەموو فریشتەکان کرد کە سوژدەی ڕێز ببەن بۆ ئادەم ئەوە بوو هەموو فریشتەکان گوێڕایاڵی ئەمرەکەی خۆی گەورە بوون جگە لە ئیبلیس کە لەبەر خۆ بە گەورەزانین بێفەرمانی خۆی گەورەی کرد بۆیە خۆی گەورەش بۆ هەتایە لە ڕەحمی خۆی بێبەری کرد ئیبلیس لەو ڕۆژەوە دژایەتی خۆی بۆ مرۆڤایەتی ڕاگەیاند و بڕیاریدا کە ئیشی تەنیا ئەوە بێت کە ئادەم و نەوەکانی تا ڕۆژی قیامە سەر لێ شێوا بکات و گومڕایان بکات پاشان خۆی گەورە هەموو نەوەکانی ئادەمی لە پشتی ئادەم هێنایە دەرەوە پیشانی ئادەمیدا هەموو ئەهلی بەهەشت و ئەهلی جەهەنەمیشی پیشاندا و لە ناویاندا ئادەم کۆمەڵێکیانی بینی کە زۆر نورانی دەردەکەوتن بەخوای گەورەی فەرموو ئەمانە کێن خۆی گەورەش پێی فەرموو ئەمانە پێغەمبەرانن کە لە نەوەکانی تۆ هەڵیانە بژێرم و ئادەم فەرمووی ئەی ئەوەیان کە لە هەمویان دەموچاوی نورانی ترەکیە خۆی گەورە جوابیدایە و فەرمووی ئەوە داودە ئادەم فەرمووی خۆی گەورە چەند ساڵ دەژی خۆی گەورە فەرمووی 6 ساڵ ئادەم فەرمووی خوایە 40 ساڵ لە تەمەنی من بخەسەر تەمەنی داوت خۆی گەورەش داواکەی قبوڵ کرد پاشان ئادەم ڕۆشت ئادەم بەتەنیا لەناو باشدا دەسوڕایەوە هەستی بە تەنیایی و بێتاقەتی دەکرد ڕۆژێک ئادەم بە ئەمری خۆی گەورە خەوی لێکەوت لە باشدا لەم کاتەدا خۆی گەورە لە پەراسووی چەپی ئادەم ئافرەتێکی دروست کرد کاتێک ئادەم هەستا لە خەو سێرەکە لە لای سەریەوە ئافرەتێک دانیشتووە ئادەم پێی فەرموو تۆ کێیت ئەویش جوابیایە و پێیوت من ئافرەتم ئادەم وتی ئای بۆچی دروستکراوی حەواوتی بۆ ئەوەی ببم بە هاوسەری تۆ و پێکەوە بژین خۆی گەورە هەموو زانست و زانیاریەک و ناوی هەموو شتێکی فێری ئادەم کرد فریشتەکان ئەیانزانی ئادەم بەڕێستترین دروستکراوی خۆی گەورەیە بەڵام دەیانویست بزانن زانیاری تا چ ڕادەیەکە ئایا ئەوە زاناترن یان ئادەم بۆیە خۆی گەورە پێی فەرموون دەی ئەگەر ئێوە زاناترن ناوی ئەم شتانە پێ بڵێن فریشتەکانی ژوتیان خوایە ئێمە هیچ زانیاریەکمان لا نییە ئللا ئەوە نەبێت کە خۆت فێرت کردوین اینجا ئادەم هەموو ناوەکانی پێوتن بە خۆی گەورە پێی فەرموون کە غەیبی هەموو ئەرزوو ئاسمانەکان لای منە و ئاگاداریشم چیتان وتۆ و چۆن بیرتان کردوتەوە اینجا فریشتەکان بۆیان دەرکەوت کە ئادەم لەوان ئەکرەمتر و ئەعلەمترە واتە مرۆڤ لە هەموو دروستکراوەکانی تر بەڕێزتر و زاناترە پاشان خۆی گەورە بە ئادەم و حەوای فەرموو کە بڕۆن بۆ خۆتان لە باشتا چیتان پێخۆشە بیکەن خۆی گەورە تەنها یەک شتی لێ قەدەغەکردن ئەویش دارێک بوو خۆی گەورە پێی فەرموون کە بە هیچ جۆرێک لەو دارە نزیک مەکەونەوە خۆی گەورە یەک فرسەتیا بە ئیبلیس کە بگەڕێتەوە ناو بەهەشت بۆ ئەوەی ئادەم و حەوا تاقی بکاتەوە ئیبلیس وەسوەسەی بۆ دروستکردن و پێی وتن ئەگەر لەو دارە بخۆن ئەوە بۆ ئەبەدی ئەمێننەوە و نامرن یاخود ئەبن بە فریشتە لێرەدا لەسەر ئەمە ڕادەوەستین کە ئایا ئادەم و حەوا لە بەهەشتا بوون یان لەسەر زەوی بوون زۆرێک لە زانایان بڕوایان وایە کە ئادەم و حەوا لە بەهەشتا نەبوون بەڵکو لە شوێنێکی تر بوون هەندێکیان دەڵێن ئەو شوێنە لەسەر زەوی بوو هەندێکیشان دەڵێن ئەو شوێنە هەر لە ئاسمان بووە بەڵام بەهەش نەبووە بۆ ئەم مەبەستەیش کۆمەڵێک نمونە دێننەوە دەڵێن خی گەورە سەرەتا پێشەوەی ئادەم دروست بکات بە فریشتەکانی فەرموو کە من جێنشینێک لەسەر زەوی دادەنێم واتە خی گەورە ئادەم پاش دروستکردنی ڕاستەخۆ ڕەوانەی سەر زەوی دەکات
و یەکێکی تر لە بەڵکەکانیان ئەوەیە کە لە بەهەشتا هیچ شتێ قەدەغە نییە و هەروها خەویش نییە، چکە خوای گەورە کاتێک حەوا دروست کرد ئادەم خەوتە بوو. وە کۆتا بەڵگەش ئەوەیە کە شەیتان دوای ئەوەی بێفەرمانی خوای گەورەی کرد، خوای گەورە مەنعی کرد لە بەهەشت و بۆی نەبوو بچێتەوە ناو بەهەشت. و هەروها کاتێک شەیتان بە ئادەم ئەڵێت لەو دارە بخۆن بۆ ئەوەی هەتایە بژین، ئەمەش بەڵگەیەکی ترە بۆ ئەوەی ئەگەر لە بەهەشتا بوونایە ترسی مردنیان نەئەبوو لەبەر ئەوەی ئەهلی بەهەشت نەمرن. بەڵام کۆمەڵێک تر لە زانایان ڕایان وایە کە ئەو ڕووداوانە لە بەهەشتا ڕوویانداوە، خوای گەورە خۆی باڵادەستە و هەموو شتێک لەژێر دەستی خۆیەتی. ئەوان دەڵێن کاتێک خوای گەورە بە فریشتەکانی فەرموو من جێنشینێک لەسەر زەویدا دەنێم، هەر ئەو کات خۆی دەیزانی چی ڕوو دەدات. و قەدەغکردنی ئەو دارە و ئەو وەسوەسەی مردن و خەوەش هەموو لە دەسەڵاتی خۆیدایە. دوای ئەوەی شەیتان ئەو وەسوەسەیە بۆ دروستکردن ئادەم و حەوا هەڵخڵەتان و ئەو بەڵێنەیان بیرچووە کە بەخوای گەورەیان دابوو. سەرەتا حەوا چوو لە دارەکەی خوارد و پاشان ئادەم بە دوایدا ڕۆشت و ئەویش لە دارەکەی خوارد. یەکسەر لەم کاتەدا جلەکانیان لە بەریان داکەنران و هیچیان لە بەران نەما. ئەوانیش لە شەرمە بەگەڵای دارەکانی بەهەشت خۆیان داپۆشی. خوای گەورە پێی فەرموون پێم نەوتن چی ئەکەن بیکەن بەس لەو دارە مەخۆن، پێم نەوتن شەیتان دوژمنتانە و نابێت بە قسەی بکەن. یەکسەر لەو کاتەدا هەردووکیان پەشیمان بوونەوە و داوای لێخۆشبوونیان لە خوای گەورە کرد و وتیان خوایە گیان ئێمە هەڵەمان کرد و زوڵممان لە نەفسی خۆمان کرد، خوایە گیان داوای لێخۆشبوون دەکەین. ئادەم و حەوا دانیان بە هەڵەی خۆیان دانا، بەڵام ئیبلیس ڕووبەڕووی خوا وەستایەوە و داوای لێخۆشبوونی نەکرد، بەڵکو وتی خوایە مادام منت بەم شێوەیە تاقی کردەوە و سرم لێ شێوە شەر بێ تا ڕۆژی قیامەت بەردەوام بم لە گومڕاکردنی بەندەکانت و لەگەڵ خۆمدا بیان بەمە دۆسەخ، بەڵام تاکە داواکاریم ئەوەیە تا ڕۆژی قیامەت بمهێڵیتەوە بۆ ئەو کارە. خوای گەورە تەوبەکەی لە ئادەم و حەوا قبول کرد و لیان خۆش بوو، بەڵام لە بەهەشت دەریکردن و ناردنیە سەر زەوی و داواکەی ئیبلیسیشی قبول کرد و بە نەمری هێشتیەوە تا ڕۆژی قیامەت. خوای گەورە بە ئادەم و حەوای فەرموو بچنە سەر زەوی و ئاوادانی بکەنەوە، هەندێکتان بۆ هەندێکتان دەبن بە دژمنی یەکتری وە لەلایەن منەوە ڕێنمووی کەرتان بۆیەت کە پێغەمەرانن و لەنەوەی خۆتن. هەر کەسێک دوایان بکەوێ ئەوە هیچ ترسێکی نابێت و دەگەڕێتەوە بۆ بەهەشت، هەر کەسێکیش دوایان نەکەوێت ئەوە دەبێت بە هاوڕێی ئیبلیس و تا هەتایە لە دۆزەخدا دەمێنێتەوە. بەپێی گێڕانەوەی هەندێک لە هاوڵانی پێغەمبەر درودی خوا لەسەر بێ، یەکەم جار ئادەم کە هاتە سەرزەوی لە هیندستانەوە هاتە خوارەوە و حەواش لە نەجد کە دەکەوێتە نینچە دوورگەی عەرەبیەوە و ئیبلیسیش دوورخرایەوە بە دوورگە دوورەکان و لەوێ دەژی. پاشان ئادەم و حەوا دەستیان کرد بە گەڕان بۆ یەکتر و لە کێوی عەرەفە یەکتریان دۆزیەوە. پێغەمبەر درودی خوا لەسەر بێ دەفەرمێت ئیبلیس لە بەحرەوە جوندیەکانی دەنێرێت بۆ گومڕاکردنی مرۆڤەکان و بەڕێزترین جوندیش ئەوانن کە تەفرەقە لە بینی پیا و ژنا دروست دەکەن، واتە ئیبلیس ئێستا لەسەر زەوی دەژی. دوای ئەوەی ئادەم و حەوا یەکتریان دۆزیەوە دووبارە دەستیان کرد بە ژیان و نەوەیان خستەوە و بوون بە خاوەنی 40 منداڵ. حەوا 20 سکی کرد، هەر جارەی دوانەیەکی دەبوو کە کوڕێک و کچێک بوون. خوای گەورە هەموو ئیش و سەڵاتێکی فێری ئادەم کرد، هەرچی ئیشی ژنانەش هەیە فێری حەوای کرد، واتە ئادەم و حەوا دوو مرۆڤی کامڵ بوون و هەموو زانیاریەکیان هەبوو لەسەر ژیان و هەروەها خوای گەورە منهەج و پەیڕەوی ئاسمانی بۆ نارد و ئادەمی کرد بە یەکەم پێغەمبەر.